نزیک لە هێڵەکانی پێشەوەی شەڕی دژی چەکدارەکانی داعش پێشمەرگەکانی سوپای نیمچە ئۆتۆنۆمیەکەی هەرێمی کوردستان لە عێراق وا دەردەکەوێت کە سەربەرز و خۆشحاڵن دوا بەدوای ئەوەی زیاد لە 2 ساڵە کە میلیتانەکانی داعش ناوچەکەیان تۆقاندووە ئێستاکە ئەوان بەرەو ئەوە دەڕۆن کە ئەوەی ئاوەتە خوازی بوون دەبێتە دوایمین شەڕ. ئێمە ناترسین لەبەرەوەی ئێمە تاکتیکەکانی داعش دەزانین. ئێمە دەزانین کە چۆن بڕۆینە ناو گوندەکانەوە و چارەسەری بۆمب و مینە چێندراوەکان بکەین. هاوکاتی سەرکەوتنەکانی ئەم دوایانە ئایندەی هەڵمەتەکە بە نادڵنیایی دەمێنێتەوە کە ئەم پێشمەرگانە بەرەو مووسڵ ڕێگەیان گرتوۆتە بەر بۆ پارێزگاریکردن لەو شار و ناوچانەی کە ڕۆژی هەینی پێشوو هێرشیان کرایە سەر. سەربازەکان دەڵێن یەکێک لە سەختترین ساتەکانمان لە شەڕکردنماندا لەگەڵ داعشدا تونێلەکانە کە میلیتانەکان بەکاری دێنن بۆ خۆشاردنەوە و خۆ دەرباسکردن. لەوێ خۆیان لەگەڵ خواردن و چەک و تەقەمەنیدا حەشارداوە. ئێستا بۆم ڕێژکراوە هاوشێوەی ئەم گوندە کە لە چەکدارانی داعش پاک دەکرێتەوە کاتێک گوندەکان وا دەردەکەون کە خاڵین لە داعشەکان بەڵام خەڵک ناتوانن بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان لەبەرەوەی کە زۆرێک لە ماڵەکان بۆم ڕێژکراون. ئەگەر لە کاتێکدا سەربازەکان بچنە ناو مووسڵەوە پێشبینی ئەوە دەکەن هاوشێوەی زیاتری لەمە بەدی بکەن. لەم کەمپەدا ئەو خەڵکانی کە لە ناوچەکانی ژەدەسەڵاتی داعش ڕایان کردووە دەڵێن دانیشتوانی مووسڵ هەر کات و ساتێکی دەستپێکردنی شەڕەکە بۆیان هەڵکەوێت هەڵدێن. مەترسیدارترین ساتە وەخت ئێستایە لەو سەردەمەی سوپای عێراق خەرج دەبات مەترسیدارترین کاتە. لەگەڵەوەی کە کەمپی ئاوارەکان پڕبوو لە کارمەندانی فریاگوزاری و زۆر کۆشش دەکەن بۆ بیناکردنی شوێنی داڵدەدانی زیاتر و هەندێکی دیکە لە نزیک هێڵەکانی پێشەوەدانراون و ئامادە و چاوەڕوانن بەڵام بە هێندی پێویست نییە بۆ ئەو ملیۆن خەڵکەی کە ڕەنگە بەم زوانە بێماڵ و حاڵ ببن. سەربازەکان بە ئێمە دەڵێن کە یەکێک لە سەختترین ساتەکانی شەڕکردن لەگەڵ داعشدا ئەوەیە کە هەندێک کات شەڕکەرەکانی داعش پشتێنی خۆتەقاندنەوە بەکاردێنن و کەوا دەکات سەخت بێت نزیک بوونەوە لیان و هەروەها سەختتر ئەوەیە کە بە دیل بیانگرین.